ڕۆشنبیرانی شاری هەولێر بە گرنگیەوە دەڕواننا کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێیان وایە جگە لەوەی کۆنگرەیەکی سەرکەوتوو بوو لە هەمان کاتدا کاریگەری لەسەر چارەسەرکردنی کێشەکانی ڕابردووی یەکێتی و پەیوەندی نێوان حەزب و لایەنە سیاسیەکانی کوردستان و عێراقیش دەبێت. کۆنگرەیەکی زۆر نمونەی و سەرکەوتوو بوو و سەرکەوتنی کۆنگرەکەش لەوەدایەکەوە ئەم کۆنگرەیە بە شێوازێک پەیکەر و هەیکەلی ڕێخستنی کۆنگرەکە و بەرنامەی سیاسی کۆنگرەکە ئێقرارکایە بە شێوازێکەوە لەگەڵ بارودۆخی ئێستای کوردستان دەگونجێ. تێپەڕبوونی ئەم تاقیکردنەوەی بە سەرکەوتووی بەم شێوەیە جوانە کە بەڕاستی بۆ دۆست و دوژمن جێگەی سەرسامی بوو، جێگەی شانازی بوو. بۆیە ئەم کۆنگرە بەڕای من قۆناغی پێش کۆنگرە، قۆناغی دوای کۆنگرە دوو قۆناغی زۆر لە یەک جیاوازن. کۆنگرە واتە نوێکردنەوە، واتە هاتنە پێشەوەی نەوەیەکی تر و جیلێکی تر و گەنجتر و تەکاندانێک بەو حیزبەیان بەو پارتەیان بەو ڕێکخراوە. هاوکات نووسەران و ڕۆشنبیرانی هەولێر ئەنجامدانی کۆنگرە بۆ هەر حەزب و ڕێکخراوێک بە هەنگاوێکی سەردەمیانە دادەنێن و پێشیان وایە بەبێ نوێبوونەوەی حەزبە سیاسیەکان پرۆسەی سیاسی و دیموکراسی بەرەو پێش ناچێت. هەموو حزبێک پێویستی بە کۆنگرەکردن هەیە ئەنجامیدا بە پێی پەیڕەوی ناوخۆی هەیە 2 ساڵ هەیە 4 ساڵ هەیە 3 ساڵە. ئەو کۆنگرانە زۆر پێویستن لەبەر ئەوەی تۆ بزەوێنێتەوە بارودۆخی سیاسی لە هەر وڵاتێک لە هەر سەرتاسەریان گۆڕانکاری بەناودادێ. کۆنگرە وەک وێستگەیەک لە ژیانی سیاسی هەر حیزبەیەک گرنگی خۆی هەیە جگە لە نوێکردنەوەی بەرنامە و پەیڕەوی ناوخۆ وەک پرۆسەیەکی دیموکراتیش. جێاماژەیە لە 21 ئەم مانگە یەکێتی نیشتیمانی کوردستان چوارەمی کۆنگرەی خۆی ئەنجامدا. لەو کۆنگرەیەدا جگە لە پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆی حەزب هاوکات سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی سیاسی و ئەندامانی گشتی سەرکردایەتی هەڵبژارد. ئەو گۆڕانکاریانەش لە هەیکەلی حەزب کراوە بە نمونەیەکی زیندوو دادەنرێ بۆ ژیانی سیاسی حەزبەکان و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکان. تا عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.